بینەرانی بەرنامەی دەتوانم سڵاوی خوای گەورەتان لەبێت. بەرنامەی دەتوانم جارێکی دیکە هاتێتەوە سەر شەقام و لێرە لە بەردەرکی سەرای شاری سلێمانی. لێرە خاوەن پێداویستێکی تایبەت هەیە لەگەڵەوەیدا کە بەشێکی زۆری جەستێ بە تەواوەتی کار کەوتو یاخود کار ناکات هەر لە سلکمانکیەوە خاوەن پێداویست تایبەت بووە، بەڵام بڕیاری داوە لە ڕێگەی پشتبەستن بە تواناکانی خۆی و دەستەبەرکردنی ئەم دوکانە کە بریتە لە فرۆشتنی ئەکسسواراتی موبایل و کارتی موبایل بژێوی ژیان بۆ خۆی و داپیرەکەی پەیدا بکات. لەگەڵماندا بن توانەکانی کاکاروان بە ئێوە پیشان دەدەین بزانین کاکاروان چۆن بووە کە لەگەڵەوەی بەم شێوازە بەشێکی زۆر جەستەی ئیش ناکات، بەڵام بڕیاری داوە پشت بە توانەکانی خۆی ببەستێ لەسەر پێکانی خۆی بوەستێت. کاکاروان سپاس بۆ ئامادەبوونیت لە بەرنامەی دەتوانمدا. سپاس بۆ جەناب شتان و بۆ یەکە بێکە ئیستافە بەڕێزەکەتان. من ناوم کاروان جەلال حەمە سەعیدە و خەڵکی هەڵەبجەی شەهیدم موالید 1985. سەرەتای من کارکردنم 2007 بۆ 2008 کە ئەو کات کارتمە فرۆشت هەتا نزیکەی ساڵێک لەمەوە پێش تقریبان ساڵێک ئەبێت لەلایەن چەند بەرپرسێکی شاری سلێمانیەوە کە بەڕاستی جێگەی خۆیەتی من دەستخۆشییان بۆ بنێرم. من سپاس و پێزانینی تایبەتم هەیە بۆیان بە پێدانی ئەم جێگەیە بە من بەڕاستی زۆر پێی خۆشحاڵم، زۆر مرتاحم. لەوە پێش لەسەر کارتەکە شوێنەکەم گونجاو نەبوو، بەڕاستی سەرما و گەرما و شوێنێکی زۆر ناڕەحەت. من زۆر خۆشحاڵم، یەکەم بە کارەکەم، دووەم بە جێگاکەم. بەڵێ کاکار من ساڵانێکی زۆرە لەم شار لەسەرم شەقامانە تۆ دەبینم. هەر پێش خۆت ئاماژەت پێکرد پێشتر کارتی موبایل دەفرۆشت لەبەری ئەم شەقامەوە، بەڵام ئێستاکە ئەم کۆشکەیان بۆ دەستەبەر کردووی سپاس بخوا تا ڕادێک لەوانەیە ئیشەکەی تۆش ئاسان بوو بێت. دەمە بزانم کاکاران ڕۆژانە چۆن دێ بۆ ئێرە، چۆن دەست دەکا بەدەنانی شتەکانی، چۆن ئەم پیشەیە هەڵبژاردووە بۆ خۆی؟ وەڵی من تەبان لەبەرەوەی کە جەستەم وەزعەکەی وایە ئەبێ هاوکارم لەگەڵا بێت. بەڕاستی من هاوکارێکم لەگەڵایە بۆ دانانی ئەم شتانە یارمەتی دەرمە لێرەوە سپاس یەکەم. بەدەر لەوەش من برادەرەکانم جێگەی خۆیەتی لێرەوە من سپاسیان بکەم. برادەرەکانم نمونەی برادەرن، من لێرەوە چاوی یەکە بەکەیان ماچەکەم، هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. دیارە کاکاروان لەگەڵەوەی بڕیاری داوە ئیش بکا و لەسەر پێکانی خۆی بوەستێت، کەسێکی زۆر کۆمەڵایەتیشە. ئەمە لە چیوە چۆن ئەمە؟ وەڵایی بە حکومی بازاڕەکە و حەزم بە تێکەڵبوونی خەڵگێ و بەڕاستی لە کەسی بڵین ئەحتیادیەوە هەمە تا بەرپرز. ئەوە بۆ من جێگەی زۆر خۆشیە، یعنی زۆر جێگەی دڵخۆشیە بۆ من، زۆر دڵم پێ خۆشە. بەڵێ ئەی کاکاروان مامەڵەکردنی خەڵک چۆنە کاتێک دێن لەم دوکانەیە یان لەم کۆشکەیە تۆ دەبینن بەم شێوازەی خەریکی ئیش دەکەی لەسەر پێکانی خۆ دەوەسی، ئەمە چۆنە؟ وەڵی من هەر بەدەر لەوەش ئەو سەردەمەی کە کارتەکەمە فرۆشت ڕۆژانە خەڵک ڕێز و تەقدیری زۆر بۆم هەبوو، یعنی بۆ خۆم بۆ کەس و کارەکەم ئەی تۆ کەسێکی ئاوای بەمۆز ئەوە کارەکەی لەسەر پێکانی خۆت وەساویت. زۆر یعنی کەم ڕۆژە بووە 10 کەس و یعنی 15 کەس زیاتر نێت جێگەی دەستخۆشییان بۆ من وتوانە تۆ نمونەی لەم شارەیە. و من وەکو کۆمەڵایەتێکەش بە حکومەوەی کە بازار و هاتوچۆی بازار و تێکەڵی خەڵک و خەڵک تێکەڵی مەکە کەسێکی زۆر منە ناسێت، هەر بڵین لە کەسی احتیادیەوە تا بەرپرس تا کەسی احتیادی. من لێرەوە سپاس و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم، هیوای تەمەندرێژیان بۆ خوازم. و من لەوانەیە چەند جارێکەش باسم کرد بێ نامەوێ هیچ کەسێک و چایی بەزەی سێرم کات. بەڵێ دیارە ئەمە بەلای ئێمەوە خاڵێکی زۆر گرنگە، چونکە بەڕاستی ئامانجی سەرەکی بەرنامەکەی ئێمەش ئەوەیە پیشاندانی ئێوە بەو مانایە نییە کە خەڵک بە چای بەزەیوە یان چۆن دەڵێ بە چاوی کەوە سەریەوە بکرێت. ئێمە دەمانەوێت توانەکانی ئێوە بۆ پیشانی بینەرەکان دەین بۆی بزانین
ئێوە کەسانێکن بەڕاستی ڕاستە لەوانەیە بەجەستە تا ڕادەیەک وەکو پێویست نتوانن وەکو خەڵکی ئاسایی مامەڵەکەم بەڵام بە بیر و هۆشتان بەو توانایە کە هەتانە هیچیان کەمتر نییە لە خەڵکی ئاسایی دەمە بزانم باشە هۆکارت چییە بەڕاستی چکە ئەنی ئەمە تەنها تۆنی هەموو ئەو کەسانێک کە لەم بەرنامەدا بەشدار دەبن هەمان قسەی تۆ دەکەن هەمان تێڕوانی تویان هەیە بۆ ژیان بۆ ئەوەندە گەشتبینن ئێوە بۆ ژیان وەڵایی مەسلەی گەشتبینیەکە ئەکەوێتەوە سەر کەسەکە خۆی ئیسا ڕاستە من ڕێژەی کەمەندامیەکەم زۆرە بەڵام سپاس بۆ خوای گەورە تێکەڵبوونی خەڵکو و هاوڕێکان و برادەرەکانم وای کردووە هەست بە هیچ نەقسێکی خۆم ناکەم لەبەرەوەی بەڕاستی وەکو پێم وتی خەڵک زۆر ڕێز و تەقدیری بۆم هەیە کاکارە دیارە تۆ بە هەموو وەرزە جیاوازەکان لێرەی بە گەرما بە سەرما بەڵێ ئیتر مقەدەر نەبێت تۆزە من حەزم بە تێکەڵبوونی بازاڕەیە حەزم بە ماڵەوە نییە زیاتر حەزەکەم تێکەڵی بازار بم تێکەڵی خەڵک بم ئیتر بەڕاستی بەیانیان لە دوای سەعات 11 من ئێمە ئێرە تا نزیکەی ئێوارە لێرە بم وەڵە دیارە لە بازار ئیشکەی ڕوبەڕووی حاڵەتی جیاواز و هەندجا بەسراتی خۆشی دەبیتەوە هەبوو ڕۆژە لە ڕۆژان کەسانێ بێ هەوڵیان دابێت لە ڕێگەی تۆ بڕیا بدەن ئیش بکەن وەڵایی زۆر کەزە بووە من بۆ نمونە چەند کەسێکی ژێتە ئێرە ڕۆژانە داوای هاوکاریەکە ئەڵم بەس سێریکی من بکەی باشترە پیان ئەڵم کاکە گیان دادەجان بەس من بێنە بەرچاوی خۆتان ئەوە تا وەکو وایە لەسەر پێکانی خۆم وەستابم یعنی ئەوەی تەرشیحەکەم ئەڵم بەشکم وەکو من دەست پێ بکات ڕاستە بەڵی لە ماڵەوە ئیش و کارت چۆن دەڕوا خۆ گرفت بۆ دروست نابێت لە ماڵەوە لەخوا بەزیابێ کەس و کارەکەم نمونەی کەس و کارن لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە هیچ ئیشکالێکم نییە لەخوا بەزیابێ هیچ کێشەیەکم بۆ دروست نابێ هەروکو کەسێکی احتیادی خۆم هاتو چۆەکەم یەم ئەڕۆم هیچ کێشە و مەشاکیلێکم نییە لەخوا بەزیابێ بەڵی ئاستی خوێندەواری چۆنە کاکە ئاستی خوێنەواریم سفرە بۆ هۆکارچی بووە دەرفەت بۆ ئێوە نەڕەخساوە بچن وەڵی کاتێکە هەبووە لەوە چێ من بڵێن ئەو توانایەم نەبوو بێ بەڕاستی لەم ساڵانەشا پەیدا بوو ئێسا من ئەو تااقەتەی جارانم نەماوە بڕۆم ئیتر لەخوا بەزیابێ ئەو زەروریاتەشم پێی نییە کە بڵم هەر زۆر زەرورم لەسەر خوێنەواری بەڵە توانی شکاری خۆت ڕای بکەیت تقریبان ئەتوانم بەڵێ کاکەروان دەمە سەرنجی تۆ بزانم لەسەر ئەو کەسانی کە بەردەوام خۆت باس کرد لە شەقامەکانن دەست لە خەڵکی کەپان دەکەنەوە پشت بە خۆیان نابەستن چیت هەیە بۆ ئەوانە تۆ وەڵی هیوادارم نەک من هەزارانی وەکو من هەیە لە بازاڕە بەس چاو لە من بکەن چاو لەوانەی بازار بکەن بۆ نمونە ئێسا من پێشتر بە جەنابیشتموت ئەمە هیچ عیبێکی تیانە کە من وام ڕێز و خۆشەویستی ئەو خەڵکە بایی هەموو شتێکە بۆ من ڕاستە من لەسەرم کورسیم بەشێکی زۆربەی جەستەم لە دەست داوە بەزارکو کەسێکی احتیادی من کارەکەم یعنی ئیسەم من کە قسە لەگەڵ تۆەکەم من و گوخۆم جیاوازی لە من و تۆ نابینم تۆ قساکەی من قساکەم من نانەخۆم تۆ نانەخۆی جیاوازیەکەمان چییە؟ کاکەڕۆن ئەگەر ڕۆژانێک بەفر و باران بێت یان ڕەشە بابێت ئەمە چۆنە تۆ لێرە ئەستەم نییە قرس نییە میشە بۆ تۆ وڵایی ڕۆژێ زۆر سارد بێ سەرمابێ ڕەنگە نێم بەس بەڕاستی بە ئیدارەیەکی ناڕەحەتەوە چکە من پێشتریش بە جەنابتەموت حەزم بە تێکەڵبوونی بازار و ناو ڕەفیقەکانم زۆرە بێتاقەتی خۆم دەرەکەم بەڵی کاکەروان ناسانیەوەی ئەم ئەکسواراتانە خۆ تۆ هەمووی باسەنی جا دەکەیتەوە کێشە بۆ دروست ناکە لە لێکردنەوەی وێدانی گۆڕینی وەڵایی تقریبان دروستێکا و دروستی ناکات و ئێستا تقریبان وردە فێری شتەکان بووم چکە من پێشتری بە جەنابتەموت ماوەی ساڵێکە بێ من دەستم کردەوە بەم کارە طبعاً هەموو کارێک لە بیدایەتەوە بۆ هەموو کەسێ ناڕەحەتە ڕاستە بێگومان تێگەی تا فێری شتەکانە بیت بەڵێ تقریبان ئیسا باشم لەخوا بەزیابێ ئیتر
هاوکاریشم زۆرە بەڕاستی یاریەکێ لەم برادرانە بانکەم بە زووترین کاتیان بەدەمەوە بەڵێ دەرێمە ئەم توانانی تۆ بەڕاستی بۆ ئێمە جێی شانازیە ئێمە سپاس دەکەین کە بڕیارتدا لە بەرنامەکە ئێمەدا بەشداربی بۆی خەڵکانی کە چاو لە ئێوەکەن دەمەوێت قسەی کۆتایی تۆ بزانم لەسەر بەرنامەکەی ئێمە تۆ چیت هەیە بۆ کەسانی هاوشێوەی خۆت وەڵایی من سەرەتا دەستخۆشی و لەرساقی بۆ جەنابتان و بۆ برادران نەخوازم من پێیان ئەڵێم بەس من بکەن بە نمونە بۆ خۆیان و من هیچ شتێکم نییە لەوە زیاتر لە کۆتاییە دووبارە و سەدبارە ئەڵێم هیوای سەرکەوتن و تەمەندرێژی و لەرساقی بۆ ئەو هەموو ئەو برادرانە ئەخواسم کە بەڕاستی چەند بەرپرسێکی ئەم شارن هەمیشە جێدەستیان دیار بووە بە نمونە ئەم شوێنیان کە بۆ من دابین کردووە ڕنگ بەیسە خۆش نەبێ ناوی شەخص بێن بەڵێ ئێمەش سوپاسیان دەکەین بۆ هیوایان لە داهاتووشدا ئەوڕ زیاتر لە کەسانی خاوەن پێداوی سابەتی بە دیاریکراویش هاوشەوەی ئێوە بدرێتەوە دووبارە سپاس بۆ ئامادەبوونت کا کاروان لە بەرنامەکە سپاس بۆ جەنابتان و بۆ ئێوەش و بەڕاستی ئەمڕۆ ئەرک و ماندووبوونتان کێشە من هیوای سەرکەوتن بۆ جەنابت و بۆ ئەو ستافە بەڕێزا خوازم زۆر سپاس دەکەین کا کاروان سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بەڵێ بیدرانی عزیز دیارە ئەوەی بینیتان تواناکانی کا کاروان بوو لە بەرنامەی دەتوانمدا کە لێرە لە ڕێگەی فرۆشتنی ئەم پێداویستی ئەکسوارەتی موبایلەوە توانیوێتی ئەم شوێنە بۆ خۆی دەستەبەر بکات و ڕۆژانە لێرە بژێویژان پەیدا بکات دەتوانم کۆتایی نایەت بەردەوام دەبێت لە شوێنێکی دیکە لەگەڵ خاوەن پێداوی سابەتی دیکە و لە شارێکی دیکەدا بە ئێوە دەگاتەوە تاو کاتی هەمووتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ بێت